ئەو کاتەم باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە دڵخۆشحاڵم بۆ ئەوەی جارێکی ترام لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامێکی تری دیالۆگ. ئازیزان، پرسی ئاشتی لە باکووری کوردستان بۆ جارێکی تر هاتووەتە ئاراوە. هۆکاری ئەم پرسە چییە؟ بۆ چی هاتووەتە ئاراوە؟ چی ڕووی داوە؟ ئایا گۆڕانکاریە لەسەر سیاسەتمەدارانی تورکیا پێکهاتووە، یاکو ئەوەی هێزی کوردی لە باکووری کوردستان لە ئاسیەکایە کە خەریک ئەو گۆڕانکاریە بە حکوومەتی تورکیا داهەسەپێنێت. بۆ شتەکەیش جالبەکەی لەوایە کە ئەو پێشنیارە لەلایەن دەوڵەتی باخچەلی و هەروەها دەوڵەتی ئێستەی حاکم لە تورکیا بە ڕێبەری سەرۆککۆمار ڕەجەب تەیب ئەردۆغانەوە هاتووەتە ئاراوە. ئەم باسە تەبعەن پەیوەندیشی بە مەسەلەی ناوچەکە هەیە. چ گۆڕانکاریەک لە ناوچەکە هاتووەتە پێشەوە کە شاید ئەو مەسەلەی ئێستا زیاتر لە هەوری کاتێکی تر بەرجەستە کردوێتەوە. بۆ ئەم مەبەستە داوامان کردووە لە بەڕێز مەیسەر مرادی، خوێندکاری زانکۆی سیاسەتە نێودەوڵەتیەکان لە دانمارک کە بەشداریان بەرنامەیە بێ. کاک مەیسەم گیان بەخێر بی بۆ بەرنامەیە. کاتێکتان باش، زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەشداریتان. کاک مەیسەم، هەروەک لە پێشێکەکە باسم کرد چی ڕووی داوە بۆ لە پڕێکە ئەویش لەلایەن بەشی هەرەڕاستی سیاسەتمەدارانی تورکیەوە پیشنیاری ئەوە کراوە کە چاوپێکەوتنی بکرێت لەگەڵ بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە دوورگەی ئیمراری و بۆ ئەوەی لە ڕێگەی جەناویانەوە مەسەلەی ئاشتی پرۆسەی ئاشتی دیسان بێت تا ئارا و تەبەن داواکاری ئەوەیە کە ئەبێ قەندیل چەک دابنێت و ئەبێ هەڵوەشێتەوە پێکاکاو ئالۆشتانە. بەڵام چی شتێ ڕووی داوەوە ئەو مەسەلە ئەم جارە ئەوەندە ئاکتوێل لە دیسان لە سیاسەتی تورکیەدا؟ بەڵێ ڕاستە، گۆڕانکاری بنەڕەتی نەک لە تورکیا لە هەموو ناوچەکەدا ڕووی داوە لە دوای 7 ئۆکتۆبری 2023ەوە. تاکو ئێستا ئێمە بینەری ئەوەین سێ یەکەی سیاسی بە دوای یەکەکەوتوون: حەماس، حیزبوڵڵا و بەشار ئەسەد. و ئەمە توانیویەتی ببێت بەهۆی ئەوەی کە بەشێک لە وڵاتانی ناوچەکە هەست بە گۆڕانکاریەکی بنەڕەتی بکەن، هەست بۆ بکەن کە لە دەرەوەی سنوورەکانیان خەریکە گۆڕانکاریەک دەکرێت کە دەتوانێت کاریگەری هەبێت و ڕاستەوخۆ بگوازرێتەوە بۆ ناوخۆی سنوورەکانیان. تورکیا یەکێک لە وڵاتانەسە کە لە دوای 7 ئۆکتۆبر و لە دوای پاس و ویست قسەکانی بەرپرسانی باڵای ئیسرائیل باسییان لە گۆڕینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، داڕشتنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و نەزمی نوێیان دەکرد. تورکیا پێی وابوو کە ئەم گۆڕانکاریانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەستی کوردی تێدەچێت و کورد دەتوانێت بێ بە فاکتەرێکی سەرەکی لەم گۆڕانکاریانەدا و دەیەوێت کە لەم ئاراستەیەدا پێشی پێ بگرێت. پرۆسەی ئاشتی 2024 کە لە ساڵی 2024 دەستی پێکردەوە تاکو ئێستاش درێژە هەیە، پرۆسەیەکی دەوڵەتیە بە بۆچوونی من. ئەم پرۆسە زۆر جیاوازترە لە پرۆسەکانی پێشووتری کە لە تورکیا بوونی هەبووە. کە دەڵێم دەوڵەت، ئێمە بەستم ئەوەیە کە دەوڵەت لە تورکیا بە هەموو دامودا دەستگاکانی خۆیەوە، پارلەمان، هێزی سوپای خۆیەوە، ئابووری سیاسیەکانیان، نخبە و ئلیت و ڕووناکبیری تورکیا گەیشتون بەو درەنجامەی کە دەبێت ئەم پرۆسەیە دەست پێ بکات و بڕواتە پێشەوە. جیاوازتر لە پرۆسەکانی پێشووتر کە لە تورکیا بوونی هەبووە ئەوەیە کە هەر پرۆسەیە کە لە تورکیا دەستی پێدەکرد دوای هەر جوڵەیەکی پارتی کرێکارانی کوردستان لە تورکیا ئەو پرۆسە شکستی دەخوارد. بەڵام ئەم پرۆسەی ئێستا پارتی کرێکارانی کوردستان هێرشێکیشی کرد لە ناوخۆی تورکیا کە گرتی ئەستۆ چەند کەسێکیش کوژران، بەڵام دەوڵەت لە تورکیا پاشەکشەی نەکرد. واتە بە بۆچوونی من کە باس لە پرۆسەی ئاشتی دەکەین، ئێمە باس لە سیاسەتی ئاستبەرز دەکەین، واسە های پۆلیتیکس باس لێ دەکەین کە تورکیا لەو ڕوانگەوە خەریکە لەسەر ئەساسی تێچوو قازانج هەڵسەنگاندنی کردووە و پێی وایە کە دەبێت ئەم پرۆسە بڕواتە پێشەوەتە دەوڵەت لە تورکیا. بەڵام ئەوەی کە پێشووتر هەبووە لە تورکیا پرۆسەی دەوڵەتی نەبووە بە بۆچوونی من، پرۆسەی حیزبی بووە یان پرۆسەی تاکە کەسی بووە لەسەر ئەساسی بەرژەوەندی حەزبێک، بەرژەوەندی تاکە کەسێک ڕۆشتۆتە پێشەوە تا ماوەیەک دواتر شکستی خواردەوە. بەڵام ئەمەی ئێستا ئەمە پرۆسەیەکی دەوڵەتیە
و دەوڵەت تێیدا بەشدارە، حەزب و تاکە کەس تێیدا بەشدار نییە، هەمویان جێبەجێکەری ئەو ویست و خواستن کە دەوڵەتی تورکیا داوای دەکات. بڵێ ئەخی ئێوە باسی واکەن ئەڵێن پارتی کرێکارانی کوردستان لەسەر و باوەڕە نەبووە، ئێوە پارتی کرێکارانی کوردستان و بەڕێز ئۆجەلان جیاکەنەوە لەم پرۆسە، چونکی ئەو بۆ خۆی پێشوازی کردووە لەو پرۆسەی ئاشتی، حتا دەوری پێشویش ئەو زۆر کەشبین بووە بە پرۆسەی ئاشتی. جیا لەوە خۆ مەسەلەکە فقط پارتی کرێکارانی کوردستان نییە، ئەوە پارتێکی سیاسی هەیە کە لە پارلمانە لەوێ نوێنەری هەیە، هەروەها لە ساحەی کوردستانی شا خەڵکە بینین کە زۆر جار بەڕاستی خۆیان خۆپیشاندانیان کردووە، ئامادە بوون هەمیشە، لەلایەکی تریشەوە بەڕێز زەمیرتاش هەیە، یعنی زۆر لایەن هەن لەم پرۆسە دەخیلن، نەکە فقط پارتی کرێکارانی کوردستان، بەڵکو پارتی کرێکارانی ئەگەر وەکو قەندیل چاوی لێ بکەین لایەنێکی ئەم باسەیە چۆن هاوچۆن ئەمانە پێکەوە پەیوەندیان هەیە جیاکراونەتەوە لە یەکیاشتێکی کە خەریکە بڕیارەدات. بێگومان پەیوەندی ڕاستەوخۆیان هەیە پێکەوە، چێ ئەدرنە چێ ئێمرالی چێ دەوڵەتی تورکیاوە چێ قەندیل، هەمویان لە ناو هاوکێشەکەدان هەر لایەنێکیش بیرروبۆچوونی خۆی هەیە باسی لێ دەکات. بەڵام ئەوەی کە سەبارەت بە سیاسەتمەداری کورد لە باکووری کوردستانە، من پێم وایە لە مێژە سیاسەتمەداری کورد بەشێکی زۆریان وانی کەسەر بە دەم پارتی و هەدەفەوەوانن گەیشتون بەو درنجامەی کە دەبێت خەباتی چاری کۆتایی پێبێت و خەباتەکە ببردرێتەوە ناوخۆی پەرلەمانی تورکیە. لەم ئاراستەیەدا واتە خەباتی سیاسی بکەن. لەم ئاراستەیەدا ئێمە لە پەیامەکەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجێلانیشدا ئەوەمان بینیوە، ئەتا لە پەیامەکەی بەڕێز ئۆجێلاندا کە لەوێدا باس دەکات کە دەبێت هەموو لایەنەکان بە شێوەی کارا بەشدار بن لە پارادایمە نوێیەی ئەردۆغان و باخچەلی و دەبێت لە پەرلەمانی تورکیادا پرسەکە تاوتێ بکرێت، تا ئەمە ڕوانگەیەکە کە بەشی زۆری سیاسەتمەداری کورد لە باکووری کوردستان و تورکیا لەسەرەوە ئاراستەیان ئەو بیرروبۆچوونەیان هەیە. هاوکات عەبدوڵڵا ئۆجێلان لە پەیامەکەی خۆیدا پەیامێکیشی گەیاند بە قەندیل کە لەوێدا باس لە ئەوە دەکات کە من خاوەنی ئەو شارەزایی و تواناییەم کە بڕیار بدەم لە پارادایمە نوێەکەی باخچەلی و ئەردۆغان داواتە دەیەوێت بڵێ کە من بڕیاردەری کۆتاییم لەم پرۆسەکە دەستی پێکردو. بڵێ ئەو ڕێبەرانی دەروەی و ئەوەی وا لە قەندیل جێگیرن ئەوانیش خۆ زۆر جار باسیەوەیان کردووە بڕیاری کۆتایی بەڕێز ئۆجەلان ئەیداوە، ئێمە پشتیوانیەکەین لەو بڕیارە، بەڵام هەڵسوکەوتیان جیاوازە. هەر بۆ نمونە هەرەوە بۆ خۆشتان ئاماژەتان پێکرد ناردەوەی ئەو تیمی چەکداریەی کە لەو مرکزی نظامیەیاندا ئەوە بۆ خۆی وەکوەوەی کە شێوێک بخێتە بەردەم ئەو چرخی پرۆسەی ئاشتی بەنەوەیەک وا دیارە کێشەیەک لە بینی قەندیل و سیاسەتمەدارانی و کاری مەدەنیەکەن کاری پاڕلمانیەکەن لە باکووری کوردستان هەیە. ئایا ئێوەش ئەوە ئەبینن یاکو پێتان وایە نەخێرەوە یانەوەی بۆ هاوسەنگی هێزە و کارە بکەن؟ سەرەتا من ناوی نانم پرۆسەی ئاشتی کە دەڵم پرۆسەی ئاشتی لە کەوانەدا دەڵم پرۆسەی ئاشتی، لە ڕاستیدا من پێم وایە پرۆژەیەکە بۆ قۆڵبەستکردنی کورد بۆ تەسلیمکردنی کورد. بەڵام ڕاستە ئەو ڕوانگە هەیە باسی لێ دەکرێت ئەوەی کە بەشێک لە پارتی کرێکارانی کوردستان نەتوانن قبوڵی ئەو بابەتە بکەن. دەزانی بابەتەکە ئەوەیە کاک محمێد، پارتی کرێکارانی کوردستان فلسفەی بوونی خۆی بەستوێتەوە بە بەڕێز عەبدوڵڵا ئۆجێلانەوە و ئەگەر ئۆجێلان باز لەوە بکات کە پارتی کرێکارانی کوردستان ئەبێت چەکدا بنێت، پارتی کرێکارانی کوردستان وەڵامی پێنیە بۆ ئەم پرسیارە. ئەوەیە کە ڕەنگە بیانوێت پێش بەم گۆڕانکاریە بگرن وەکو ئەوەی کە پێشووتر کردویانە ئەو هێرشەی کە بەڕێزیشت ئاماژەت پێکرد و دێتەوە سەر ئەوەی کە بەڕاستی ئەگەر بەڕێز ئۆجێلان باز لە چەک دانانی پارتی کرێکارانی کوردستان بکات، ئایا پەکەکە ئەمە جێبەجێ دەکات؟ بەشێک لە پەکەکە جێبەجێ دەکات و بەشێکی جێبەجێ نەکات و ئەمە
ڕوونەکە پارتی کرێکارانی کوردستان تووشی ئاڵنگاری دەکاتەوە، تووشی ئەوە دەکاتەوە کە پێداچوونەوە بە خۆی دابکات لە بڕێک سیاست و ئایدیای سیاسیدا، و بۆیە دەیانەوێت کە تا ئاستێک ڕەنگە بەشێکیان بیانەوێت کە پێش بە ئەوە بگرن کە بابەتی چەککردنی پارتی کرێکارانی کوردستان لە زمانی بەڕێز و جەلانەوە بێتە دەر، لەبەرەوەی کە لە ڕاستیدا ئەگەر بەڕێز و جەلان باس لە چەککردنی پارتی کرێکارانی کوردستان بکات، پێم وایە کە پارتی کرێکارانی کوردستان تووشی گۆڕانکاری بنەڕەتی دەبێتەوە. بەڵێ مەوزوعێکی تر هەربا لەسەر پارتی کرێکارانی کوردستان بمێنینەوە ئەو پرۆسەی و پرسی ئاشتی بڵێن نەڵێن پرۆسی ئاشتی و پرسی ئاشتی کاتوتە ئاراوە زۆربەی ئەو لایەنانەی و خۆیان نزیک لە بیرروباوەڕی فکری بەڕێز و جەلان زانن لە هەر چوار پارچەی کوردستان هەن، ئەوە لە باکووریش بەشێکی زۆر لەوانێ وایەسەی گیراون لە دەمیرتاشەوە بگرە هەتاک و هاوسەرۆکەکانی شارەداریەکان و ئەوانە زۆربیان بەوانەوە وەسڵ کراون و تیانە ئێوە پەیڕەوی لە بیرروباوەڕی پارتی کرێکارانی کوردستانی عەبدوڵڵا جەلانەکەن. لە سووریا بینێن هەروەتر ئەوانەی وا لە ڕۆژاوان ئەوانی شەر زۆر جار بەوانەوە ناسراون، جا لەویشە لە ڕۆژهەڵاتی شێمە هەر عینەنە هەمان شێوا بینین، بەڵام زۆر جارە بینین ئەمانە کەوتونەتە کێشە لەگەڵ یەکتر. بۆ نمونە لە ڕۆژاوای کوردستان مەسەلەی ئالترناتیو بۆ حەلی مەسەلەی نەتەوایەتی یانداناوە وەکو ئەوەی کە سیاستێکە تا ئێسانە بردویانتە پێشەوە کە ئەو مەسەلەی دموکراتیک بوونەکەی کە لە بیرروباوەڕەکەی عەبدوڵڵا جەلانە هەیە کەچیت مشاکن ئەمجارە بۆ خۆیان فدرالیسمیان بە سەلماندووە. لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەبینین ئەوان پشتیوانیان کردووە لە هەڵبژاردن کەچی مەسەلەن پژاک بۆ خۆی بە دژی ئەوە ڕاگەیاندنی داوە، یعنی وا دیارە ناکۆکی هایەکی ئایدۆلۆژی یا بڕیاردان لە بینی لەناو پارتی کرێکارانی کوردستان لە سەرۆکایەتەکەیەوە هەیە و ئەو شاخانێشی وا لە چوارپارچەی کوردستان لێ جیابوونەتەوە هەمیشە بە قسەی ئەو سەرۆکایەتیە ناکەن. سەبارەت بە ڕۆژاوای کوردستان کەوەی کە ئاماژەتان پێگە باسی فدراڵی، دوو بابەت هەیە، بابەتی ناوخۆیە و بابەتی دەرەکیە. بابەتە ناوخۆیەکە ئەوەیە کە ڕوخانی بەشارە سەد هێزەکانی سووریای دیموکراتیکی ڕوبەڕووی واقعیەتێک کردەوە کە بۆشایی هێز نەماوە و مەترسی مانەوە لەسەر هێزەکانی سووریای دیموکراتیک هەیەواتە قەوارەی ڕۆژاوای کوردستان، و ئەمە پێداچوونەوەی لە فکریانە دروست کرد، لە مێشکیانە دروست کرد. هاوکات بوونی لایەنێکی تر بۆ نمونە ئەنە کەسە لەوێ کە بوونی هەیە ئەوش هێزی چەکداری هەیە، هەرچەندکە لە ڕۆژاوا بوونی نییە وەکو هێزی چەکدار، بەڵام داوای ئەوانش داوای سیستمی فدراڵیەکەن، واتە ئەو ویستش کە لەلایەن کوردەوە هەیە بۆ ئەوەی کە دروستکردنی یەکێتێکی ناوماڵی کورد ئەبێ دروست بکرێت. بابەتێکی دیکە بابەتی دەرەکیە و بابەتی سیستمی نێودەوڵەتیە. من پێم وایە کە ئەمریکا، فەڕەنسا، ئەڵمانیا، ئیسرائیل ئەم وڵاتانە ئەگەر بیانەوێت لە ڕۆژاوای کوردستان و لە سووریا بمێنەوە، ناچارن قەوارەیەک تا ئاستێک دەشێوەی باشووری کوردستان دروست بکەن لە سووریا کە بتوانن لەوێ وەکو یەکەی سیاسی لەگەڵی قەوارەی ڕۆژاوای کوردستانە هەڵسوکەوت بکەن، نەک ئەوەی کە لەو ڕوانگەویانە و ئایدیایی کە لە ئایدیای سیاسی عەبدوڵڵا ئۆجەلانەوە. هاوکات کەم گۆڕانە ناوخۆی و دەرەکیانە ڕوودەدات، سیاسەتمەداری کورد لە ڕۆژاوای کوردستان پێدەگات کە بەو ڕاستیەی کە سیستمی نێودەوڵەتی سیستمێکی دەوڵەت نەتەوە پێوەرە و لەو ئاراستەیەدا دەڕوات بە پێشەوە و دەبێت ئەمانیش خۆیان ڕێک بخەن لەگەڵ ئەو سیستمە، ئەگینا دەبنە قوربانی بەربەرەکانی و بەریە کەوتنی دەوڵەتەکان لە سەر جوگرافیای سووریا و ڕۆژاوای کوردستان، بۆ نمونە تورکیە، بۆ نمونە ئەمریکا، ئیسرائیل، ئەو وڵاتانە کە لەوێ بوونی هەیە. ئەوەیە کە کورد لە ڕۆژاوای کوردستان بازێکی داوە بەسەر ئەو ئایدۆلۆژیای سیاسیەدا و بیهەوێت کە پێداچوونەوە بە بیر و بۆچوونی سیاسی خۆی دابکاتەوە ئەو ڕوانگەیە کە باسی لێ دەکات بۆ سیستمی داهاتووی سووریا فێدرالیزم لە سەداسەد پێچەوانەی ئایدیای سیاسی عەبدوڵڵا ئۆجەلانە، لەبەرەوەی کە ئەو فێدرالیزمەی کە باسی لێ دەکەن
لە پرەنسیب و لە فەکتدا جیاوازە پێکەوە، واتە وەکو ئەوەی کە لە تئۆریا باز لە فێدرالیزمەکەن ئەوە نییە کە لە سووریە دەچەسپێت، وەکو ئەوەیە کە لە باشووری کوردستان دەچەسپێت، هێزی چەکدارەکە بوونی دەمێنێت لە ڕۆژاوای کوردستان. سنوورەکە دیاری کراوە ئاستێک لە سووریەدا دوای کۆبوونەوە و ڕێکەوتنی منبێج ڕۆژهەڵاتی ڕووباری فرات بووە بە بەشێک لە خاکی ژێردەسەڵاتی هێزەکانی سووریای دموکراتی. و هاوکات ئەوەیە کە ئێمە دەتوانین بڵێن کە سەروەری لە دەوڵەت سەروەری لە سووریا دابەش دەکرێت و دابەشبوونی سەروەری ڕوانگەیەکە کە لەگەڵ ئایدیای عەبدوڵڵا ئۆجەلان یەک ناکرێتەوە، لەبەرەوەی کە عەبدوڵڵا ئۆجەلان پێی وایە کە بۆ خۆشی لە کتێبەکەی خۆیدا لە دەوڵەتی ڕاهەبی سومریەوە تاکو شارستانیەتی دموکراسی باز لەوە دەکات کە دەڵێت کە کورد لەو بەشانەی کوردستان لە هەر چوار بەشی کوردستان ئەرکی مێژووی لەسەر شانیانە بەتایبەت لە تورکیا بۆ ئەوەی کە بۆ یەکخستنی یەکێتی دەوڵەت و یەکپارچەیی خاک، یەکێتی دەوڵەت و یەکپارچەیی خاک لە سیستمێکی فدراڵە کە کورد هێزی چەکداری بەدەستەوە بێت، سنوورەکەی دیاری کرابێت، سەرچاوی ئابووری خۆی بەدەستەوە بێت، پەیوەندیەکانی دەرەوەی هەبێت لەگەڵ ئەو ڕوانگەی سیاسی عەبدوڵڵا ئۆجەلانە یەک ناگرێتەوە، واتە دابەشکردنی سەروەری دەوڵەت. ئەمەیە کە دەکرێت کە لەو ڕوانگەوە وەڵامی پرسیارەکەی بەڕێستان بێت ئەو بابەتی کە باسم کرد. بڵێ کە هەر لەسەر ئەو باسی پرسی ئاشتیە بڕۆین، ئەو ڕووداوانی وا لە ڕۆژاوا ڕوویدا هەر بەو جۆرە بۆ خۆشتان لە بیدایەتەوە ئاماژەتان پێکرد دوای 7 ئۆکتۆبر کە لە هێرشەکەی حەماس بۆ سەرخاکی ئیسرائیل ڕوویدا گۆڕانکاریەکی پێکێنا. ئەو گۆڕانکاریە و ئێستا لە سووریا دوای ئەو ڕووداوانە هاتوۆتە پێشەوە چەندێک ئەمە تەسیری هەیە لە هاوسەنگی هێز بۆ هێزەکانی ڕۆژاوای کوردستان کە بتوانن خۆیان بەهێز بکەن. بۆ جۆرە بە خۆشان ئاگدارن ئەمریکا هەر هێزی زیاتری بردووەتەوە ڕۆژاوای کوردستان و حتا لە شاری کۆبانی کە هەرێمی کۆبانی کە زۆر هەڕەشەی لێکرا زۆری لەوێ جێگیر کردووە و ئێستش بۆ خۆتان زانن لە نزیکی بەداوی تشتین لەوێ بە چڕی دەوڵەتی تورکیا بردمانی و ناواکە. چندێک ئەمە پەیوەندی بەو پرسەی ئاشتیە هەیە، ئاوێ دەوڵەتی تورکیە وێ ئەزانێ کە سەرکەوتنی زیاتری ڕۆژاوا ئیمتیازێکی زیاتر بە کوردان لە باکوورەدات و ئەو ئیمتیازە کەم بکاتەوە، ئایا ئەوە ئەتوانین ببینین یاکو ناهۆر جیاوازە ئەو بەشێکی بە خاکی خۆی زانێت و پێی وایە بێ دەستی تێوەردات لە سووریەوە چۆن ئەو چۆنە مەسەلەکە چەندی ڕەبتی بە پرسی ئاشتی هەیە لە کوردستان؟ بێگومان پەیوەندی ڕاستەوخۆی هەیە و ئەوەش کە من پێم وایە کە تورکیا دەیەوێت لە قەندیلەوە شۆڕ بێتەوە بۆ ڕۆژاوای کوردستان و لە ڕێگەی سەرەتا کاریگەری تارگێت و ئامانجی سەرەکی تورکیا قەندیلە واتە پارتی کرێکارانی کوردستان دواتر لە ڕێگەی قەندیلەوە بپڕژێتە سەر ڕۆژاوای کوردستان، لەبەرەوەی کە تورکیا پێی وایە کە قەندیلی یەدەکی ڕۆژاوای کوردستانەوە ئەگەر بتوانێت قەندیل لاواز بکات یان پاشەکشە بە قەندیل بکات دەتوانێت کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ڕۆژاوای کوردستانی شەبێت لە پاشەکشە پێکردنی. بەڵام قۆناغەکەی ئێستا قۆناغی جیاوازە، ئەویش ئەوەیە کە ڕوتی ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەوتنی بەشارە سەد و ئاراستەکردنی ڕووداوەکان باڵانسی هێزی لە ناوچەکە بە قازانجی کورد شکاندوێتەوە تاکو ئێستا و کورد پشتی دۆڕایی بەرنەکەوتوە لەبەرەوەی کە پاڵپشتی نێودەوڵەتی هەیە وەکو ئەمریکا، فەڕەنسا، ئیسرائیل، ئەڵمانیا، بریتانیا، ئەم وڵاتانە پاڵپشتی کورد دەکەن. لە بەرەو پێشچوونی ئەم ڕووداوانەدا ئێمە بینەری ئەوەین کە کورد لە ڕۆژاوای کوردستان هەوڵی ئەوەش دەدات کە بیهەوێت پەیوەندی لەگەڵ ئەو بەشەکانی تری کوردستانیش دروست بکات. بۆ نمونە دانیشتنی پێرەی پیرمام بەرهەمی ئەو تێکچوونی باڵانسی هێزەسە لە ناوچەکەدا. ئێران پاشەکشەیەکی گشتی پێکراوە لە غەزە بۆ لوبنان، لە لوبنان بۆ سووریا و لە سووریا بۆ عێراق و من پێم وایە کە لە عێراقیش پاشەکشەی پێدەگرێت بۆ ئێران. هاوکات تورکیا پێشی پێگیراوە لەوەی کە بیهەوێ ئامانجەکانی خۆی بپێکێت لە سووریەدا، ئەمریکا ئیسرائیل پێشیان پێگرتووە و ئەمە بۆتە هۆی ئەوەی کە هاوکات لەگەڵ نەمانی بەشارەسەدا بۆتە هۆی ئەوەی کە کورد بیر لە سێناریۆگەلێکی بەهێزتر بکاتەوە و بتوانێت کە بیر لە تەنانەت باس لە فدراڵی بکات، باس لە حکوومەتێک بکات بۆ خۆی و پەیوەندی هەیە بە خاکەوە
کە بەدەستیەوەیە پەیوەندی هەیە بە هێزی چەکداری پۆشتە و پەرداختەوە، پەیوەندی هەیە بە سەرچاوەی ئابوووریەوە، دەستگای هەواڵگریەوە، پەیوەندیەکانی دەرەوە، هەموو ئەم بابەتانە لە یەک پەکەیجا کورد پێی وایە کە لە ئێستادا ئەتوانێت باس لە فێدراڵی بکات و بڕواتە پێشەوە. بەڵام تورکیا لە ئێستادا ئێران لاوازە زۆر تواناییەکانی پێشووی نەماوەکەوەی کە دەوە بگێڕێ، بەڵام تورکیا دەیهەوێت پێش بە ئەمبەر و پێشچوونەی کورد لە ڕۆژاوای کوردستان بگرێ. بە بۆچوونی من پرسی کورد پرسیەک نییە پەیوەست بێت بە تەنیا بە یەک بەشەوە لە یەک پارچەی کوردستان. من باوەڕم وایە هەر گۆڕانکاریەک لە هەر بەشێکی کوردستانە بکرێت کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر ئەو سێ بەشەکەی دیکەی کوردستان. و تورکیش پێی وایە کە بە هەمان شێوە ئەگەر لە ڕۆژاوای کوردستانە کورد بەرەو پێشەوە بچێت قاچی قایم بکتێتە سەرزەوی، دەتوانێت کاریگەری هەبێت لەسەر ئەو بەشەکانی دیکەی کوردستان و ببێ بە مدلێک بۆ داهاتوو کورد لە باشووری کوردستان فدرالی هەیە، ئەگەر لە سووریش فدرالی دەست کرد، کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە لە ئەگەری ئاڵ و گۆڕ لە ئێراندا کە پێدەچێت کە حاصڵی داهاتوو ڕۆژهەڵاتی کوردستان بێت، ئەکتیڤکردنی جوگرافیای ڕۆژهەڵاتی کوردستان بێت، پەیوەستکردنی ڕۆژهەڵاتی کوردستان بە باشوور و ڕۆژاوای کوردستان کە ئەو دوو بەشە ئەکتیڤن لە ئێستادا لە گۆڕانکاریەکاندا، ئەو کات کوردیش لە ڕۆژهەڵاتە ئەتوانێت هەنگاوێکی لەو شێوە بنێت و ڕەنگە زۆر زیاتر هەنگاو بەرەو پێشتریشەوە بنێت. ئەمەیە تورکیا دەیەوێت کە پێش بە کورد لە ڕۆژاوا بگرێت بۆ ئەوەی کە نەک بە تەنیا لەسەر ڕۆژاوای کوردستان، بۆ ئەوەی کە کاریگەری کەمتر بێتەوە لەسەر ئەو بەشەکانی دیکەی کوردستان بە تایبەت باکوور و ڕۆژهەڵاتی کوردستانیش. و لێرەدایە کە تورکیا هەموو بە هەموو هێزی خۆیەوە هاتووەتە مەیدان و ئەیەوێت کە پێش بەرەو پێشچوونی کورد لە ڕۆژاوای کوردستان بگرێت. هەرچەند باسەکەمان سەبارەت بە مەسەلەی فەدرالیزم نییە، ئایا ئالتەرناتیڤێکی گونجاوە بۆ مەسەلەی کورد، بەڵام ئەوەش نابێ شارینەوە کە مەسەلەی فەدرالیزم توانێت موقعیەتی کورد لە هەر لایەنێکا بێت تا ئەندازێ بباتە پێشەوە، چونکی مەسەلەی فەدرالیزم بۆ خۆی ڕێگەی بەڕێوەبردنە، نەک ڕێگە حەلی مەسەلەی نەتەوایەتی. مەسەلەی نەتەوایەتی کورد بە فدرالیزم جێبەجێ نابێت. زۆر وڵاتەیە کە فدرالیزمی تایە کەچی هیچ کێشەیەکی نەتەوایەتیشی تیانی هەمویان یەک نەتەوەن، هەموویان بەڵام وەکو فدرالیزم بەڕێوەچن. زۆر لە وڵاتانی ئوروپایی وانە، بەڵام بۆ خۆی ئەوە بێ بەهۆیەوە کە کورد موقعیەتێکی باشتر پیاکە، بتوانێت دام و دەستگای مێدیایی و نازانم سیستمی خۆی ئەوانە گشتی پێک بێنێەوە، توانێت هەنگاوێک بیباتە پێشەوە بۆ ئەوەی بتوانێت چارەنووسی نەتەوایەتی خۆی بەدەست بێنێت. وتم باسەکەمان لەسەرەوە نیە، فقط وەکو ئاماژێکی بچووک بەو لێرە داتوانم ئاماژێک بکەم کاکم هەیە، ئەویش ئەوەیە کە ئەگەر ئیجازەم هەبێت ئەوەیە کە بێگومان پرسی کورد لە چوارچێوەی فدراڵیە کۆتایی پێ نایێت و منیش باوەڕم وایە کە کورد تاکو دەوڵەتی خۆی نەبێت و دەستی نەگا بە دەوڵەتی خۆی ناتوانێت کە مەترسی و سێبەری سڕینەوە بەسەر ئاسمانی کوردستانەوە لابات. بەڵام لە ئێستادا لەم قۆناغی ئێستادا لە ڕۆژاوای کوردستان چێ لە ناوخۆی ڕۆژاوای کوردستانەوە چ لە چوارچێوەی هەرێمیدا و چ لە چوارچێوەی جیهانیدا هێشتا ئەو پۆتەنسیێلیان بە ڕۆژاوای کوردستانە ناوە باز لە دەوڵەت بکات و ڕێگەی پێنادەن. بۆ نمونە وڵاتانی ڕۆژاوایی باس لە مافی کورد دەکەن، پاراستنی مافی کەمینەکان، بەڵام هاوکات لەگەڵ ئەوەدا دەڵێن کە ئێمە لەگەڵ مانەوەی سووریەشین وەکو ئەوەی کە ئێستا هەیە، بەڵام دەبێ مافی کورد پارێزراو بێت. ئەو بەڵامەی کە تێی دەخەن مەبەستیان ئەوەیە کە سیستمێکی مرکزی ناوەندی ئەبێ دروست بکرێت بۆ سووریە و بۆ نمونە ئەوەی کە دەسەڵاتداری ڕۆژاوای کوردستان باسی لێ دەکات وەکو فدرالیسم. کە ئێوە ئاماژەتان بە کۆبوونەوەی بیرمام تا کرد کە لەوێ بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان، هەروەها بەڕێز مەظلوم عەبدی ڕێبەری فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دموکرات 2 ساعتێ لە کۆبوونەوەدا بوون. بۆ خۆی زۆر جێگەی سەرنجە ئەو کۆبوونەوە. بۆچی جێگەی سەرنجە؟ بۆ ئەوەی تا ئێستا باشوور ئەو ڕێگەی نێودەوڵەتیەی کە باشوور و ڕۆژاوای کوردستان بێکەوە بۆ مەسەلەی بازرگانی پێکەوە بەسێ بەستە بووی، ئەوە ڕێگەیان نەبوو، کراوە نەبوو. و لە لایەکی تریشەوە ئەنەسەکە کە زیاتر لەباری فکریەوە بە پارتی دموکراتی کوردستانەوە نزیکە، لەوێ نەیتوانی لەو پرۆسەی یەکگرتووی کورد لە ڕۆژاوا بەشدار بێت، جیا لەوانیشە
ئەو پەیوەندیەوە پارتی دموکراتی کوردستان لەگەڵ دەوڵەتی تورکیا هەیەی لەباری ئابووری و لەباری سیاسیەوە ئەناسەکەش لەوێش ئەنە کەسەش لەوێ بۆ خۆی هینی هەیە دەفتەری هەیە لە تورکیا هەموو ئەمانە وای کرد ئەو کۆبوونەوەی زۆر جێگەی سەرنجدانە مەسەلەکە ئەوەیە لەو کۆبوونەوە چی گوزراوە چی ڕوویداوە و ئەو ڕووداوانە چەنێ تەسیری ئەبێ لەسەر ئەم پرۆسی ئاشتیە کە ئێمە لەوەڵەوە باسمان کرد پرسی ئاشتی لە باکووری کوردستان و چەندێک دەتوانێت پێگەی کورد قایمتر بکات و پارتی دموکراتی کوردستان ئەبێت چی بکات دوای ئەو کۆبوونەوە بۆ ئەوەی نیشان بدا کە ئەو کۆبوونەوەیان لەگەڵ بەڕێز مەزلوم عەبدی ئەرێنی بووە. دوور درێژە بەداوای لێ نا پێم وایە کە ئەبێت زۆر بە ڕوونیش باسی لێ بکرێت ئەوەی کە ڕوویدابن پێم وایە کە خاڵێکی زۆر گرنگ و وەرچەرخانە لە ئێستادا دۆخی کوردی بردە دۆخێکی نوێوە ئەم پێی دەڵێم کە دۆخی نوێی کوردستان لەبەرەوەی کە جا لە هەموو ئەوەی کە هۆکارەکانی پشتی ئەو کۆبوونەوەکە بۆ خۆی کۆبوونەوەیەکی زۆر گرنگە باسی لێ دەکەم مەبەستم چییە ئەوەی کە سەرەتا کۆبوونەوەکە بەرهەمی ئەو گۆڕانکاریانەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە وەک چۆن پێشووتر باسم لێ کرد تێکچوونی باڵانسی هێز لە ناوچەکەدا پاشەکشێکردن بە ئێران پێشکردن بە تورکیا بۆ ئەوەی کە هێرش بکاتە سەر ڕۆژاوای کوردستان و نایهێڵن زۆر زیاتر لەوە بڕواتە پێشەوە هاوکات بۆشایی هێز لە سووریا دروست کراوە و ئەمانە بابەتگەلێکە کە دەتوانێت کە هەم لە چوارچێوەی لۆکاڵدا واتە لە چوارچێوەی کوردستاندا و دوو بەشەدا خوێندنەوەی بۆ بکرێت لە چوارچێوەی هەرێمیدا وەکو نێوان تورکیا و ئێران کە پێشی پێگیراوە چوارچێوەی جیهانیەکەشدا و گڵۆباڵەکەدا ئەوەی کە ئەمریکا سەرپەرشتیاری ئەو کۆبوونەوەیە کردووە و ئەمریکیەکان ڕێگەیان داوە کە کورد کۆبوونەوەیەکی لەو چەشنە بکات و باس لە حکوومەتێکی نوێ و بنیادنانی حکوومەتێکی نوێ بۆ کورد بکرێت لە ڕۆژاوای کوردستانە ئەمە چوارچێوەیەکی گشتێتی کە مەبەستمە کە لە پشتم کۆبوونەوەیە بەڵام کۆبوونەوەکە بۆ خۆی لە نێوان دوو کەسە دوو سەرکردەی کووردە کە هەردوو سەرکردەکە خاکیان بەدەستەوەیە هێزی پۆشتە و پەرداختەیان هەیە ئابووریان هەیە ئەزمموی دەسەڵاتداریەتیان هەیە ئەم دوو سەرکردەی کووردە کە ئەم توانایانیان هەیە پێکەوە دادەنیشن گفتوگۆی ئەوە دەکەن کە حکوومەتێکی کوردی بۆ کورد دووبارە دروست بکرێت لە ڕۆژاوای کوردستانە و لێرەدایە گرنگی تایبەت بەخۆی هەیە ئەم دانیشتنە و بەشێک لە نخبەی کورد باس لەوە دەکات کە دەڵێت کە کۆبوونەوەیەکی زۆر گرنگە و هاوکات ئێمە دەزانین کە پاڵپشتی دەرەکیشیان هەیە بۆ ئەوەی کە ئەم کۆبوونەوەوانە بەڕێوە بچێت واتە مەبەستم ئەمریکاست و پرسەکان تاوتوێ بکرێت لێرەدا ئەتوانین بڵێن کە دۆخی کورد لە ناوچەکەەوە بەتایبەت لە سووریا ڕۆشتە قۆناغێکی دیکەوە بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینیەوە ئەم بەرەو پێشچوونانە بێگومان زیاتر دەبێت و ئەتوانێت بەرهەمی ئەم کۆبوونەوەش ئەوە بێت کە هەرسەدە و ئەنە کەسە بتوان پێکەوە زیاتر گفتوگویانە بێت نزیکتر ببنەوە لە یەک لەبەرەوەی کە پەیامی دوای کۆبوونەوەکە لە هەردوو لایەنەکە چ لە لایەن هێزەکانی سووری دیموکراتیکەوە کە هاتە دەرەوە چ لە لایەن بارگای بارزانیەوە کە هاتە دەرەوە پەیامی ئەرێنی بوو هەردووکیان باسییان لە بەرەو پێشچوون دەکرد و ئەمە دەتوانێت کاریگەری ڕاستەوخۆی هەبێت لەسەر هێزەکانی هێزە کوردیەکان لە سووریا و بگرە ئەم کۆبوونەوەیە زیاتر پەل بە هاوێژێت بەرفراوانتر بێت لایەنی زیاتر دەستی تێدا بڕوات وە لە کۆتاییدا لانی کەم ببێ بە ئەوەی کە وەکو کۆنگرەیەکی نەتەوەیی بۆ کورد لەسەر ئەو پرسانەی کاتوتە ئاراوە بگیرترێت و ئەوە دەتوانێت کە خاڵێکی زۆر گرنگیش بێت بۆ کورد. بەڵێ کاتم هەڵبەتە زۆر نەماوە مۆزوعێکی زۆر مهمتر کە ئێستا هاتوۆتە ئاراوە ئەویشەوەیە کە سەرۆکۆماری ئەمریکا ترامپ لە ڕێوڕسمێکە دێت سوێن دەخوات و ئەبێ بە سەرۆکۆماری بە تەواوەتی پۆستی سەرۆکۆمارەتی بەدەستەواگرێت. ئێوەش ئاماژەتان بەوە کرد کە لە مەسەلەی کوردستانە ئەمریکا دەوری بووە ئەگەر چی تا ئێستا دەوڵەتی ترامپ ڕاستەوخۆت دەستی نەبووە بەڵام بەهۆیەوە کە ئەو پرۆسەی گۆڕانی هاتوۆتە پێشەوە ترامپ زۆر تاسیری بووە لەسەرەوەی کە لەسەر مەوزوعانە بڕیار بدات.
مەسەلەیە کە لێرە زۆر جێگەی سەرنجەویشەوە ئایا هاتنە سەرکاری ترامپ خودی ترامپ زۆر جێگەی نیگەرانیە زۆر کەسەڵێن ئێمە خوێندنەوەمان بۆ ئەوەی ترامپ ئەڵێ چیەکات نییە پێتان وایە لە داهاتووە مەسەلەی کورد چنێک تاسیری ئەبێ و ترامپ لەم مەسەلا چنێک ئەتوانێت دەور بنوێنێ بۆ ئەوەی ئەو پرۆسەی واتە ئێسێ ئاماژەمان پێکرد چوەتە پێشەوە کورد زیانی لێ نەبیوە بەڵکو توانیوێتی بڕێک بە دەستکەوتەکان بکە بوونی ترامپ تاسیرێکی ئەبێ لەسەر مەوزوعە چونکی بینیمان پێشتر ئەفرینی ئەوە هەروە ئازاد کرد و دەوڵەتی تورکیە دەستی بەسەرا ڕاگرت و بوو پێدەچێت لە پڕێکە ترامپ سیاسەتی بگۆڕێت و گۆڕانکاریکی تروێتە پێشەوە ڕاستە بەڵام یەک بابەت هەیە لێرەدا قۆناغەکە قۆناغی ئەو کات نییە 2019 نیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕاوە گۆڕانی بەخۆی و بینیوە چەند بابەتە هەیە کە توانی باسی لێ بکەین لەوەی کە ئەگەرەکان زیاتر لەو ئەو ئەگەرە زیاتر نیشان دەدات کە ترامپ هەنگاوێک نەنێت کە کورد لە ڕۆژاوای کوردستان بە شێوەیەکی گشتی بدۆڕێت یەکێک لەوانە کابینە نوێەکەیەتی کە ئەو کەسانە کە دیاری کردووە ڕاوێژکاری یاسایشی نەتەوەیی مایک واڵز وەزیری دەرەوەی ئەمریکا مارکۆ ڕۆبیۆ کە مارکۆ ڕۆبیۆ دووسێ ڕۆژ پێش باسی لەوە کرد کە بۆ ئەوەی کە پێش بە تورکیا بگرین و لە کاتی ڕاگواستنی دەسەڵاتە لە ئەمریکا دەبێت پەیام بە تورکیا بگەێنین کە هێرش نەکاتە سەر هاوپەیمانەکانمان هێرش نەکاتە سەر کوردەکان دواتر ئەم کەسانە هەمویان بەشێکی زۆریان ڕەخنەگری دۆناڵد ترامپ بوون کاتێک کە ترامپ لە ئەفرین کشایەوە بەڕێستان ئاماژەدان پێکرد یەک بابەت کە زۆر زۆر گرنگە من پێم وایە کە ترامپ ڕەنگە لە بەرچاوی بگرێت و کابینەکەی پێی بڵێن ئەویش ئەوەیە کە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دۆخی شەڕدایە و ئەگەری هەیە ئەم هەر قەیرانێکی بچووک لە هەر وڵاتێکا کە دروست بێت بتەقێتەوە پەل بەهاوێژێت بۆ زۆر وڵاتی تروە بەرفراوان بێت و شەڕێکی گەورە هەڵبگیرسێنێت لێرەدایە کە هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان دەتوانێت کاریگەری هەبێت لەوەی کە ئەم کێشە و قەیرانانە بگوازرێتەوە بۆ وڵاتێکی دیکە و شەڕەکە لە دەست دەربچێت لە کۆنتترۆل نەمێنێت و ڕۆژهەڵاتی ناوەڕاست تووشی شەڕێکی گەورە بێتەوە لەبەرەوەی کە ترامپ هەموو باسەکانی لەسەر ئەوەیە کە هەموو شەڕ و کێشە و گرفتەکان دەوەستێنێ بۆیە لەم ئاراستەیەدا ڕەنگە ترامپ بیر لەوە بکاتەوە کە پێش بە تورکیا بگیردرێت کە هێرش نەکاتە سەر کوردەکان بەڵام هاوکات ئێمە ئەبێ ئەومان لەبیر بێت تورکیا دەوڵەتە هاوپەیمانی ئەمریکای لە ناتۆدا پەیوەندی باشی لەگەڵ ئەمریکاداوە پێم وایە کە کورد دەبێت کە گۆڕانکاری گەلێک لە خۆیدا بکات لە ڕۆژاوای کوردستان بۆ ئەوەی کە یانەوەی کە ئەتوانم بڵێم کە ئەمریکا ویست و خواستگەلێکی هەیە لە کورد لە ڕۆژاوای کوردستان بۆ ئەوەی کە درێژە بە هاوکاریەکانی و پاراستەکانی بدات لە بەرابەری هاوپەیمانێکی خۆیدا وەکو تورکیا بەڵێ هەربان لەسەرم باسی ترامپ ببێنەوە تۆزێکیش بە مەسەلەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بیبەستینەوە بە ئێرانەوە یەک دوو ڕۆژ لەوە پێش کۆبوونەوەی ڕێبەرانی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان لە بروکسل گیرە لەوێ لە ئەگەری گۆڕانکاریەکانە بتوان وەکو یەکدەست دەربکەون دیارە ئەبێ شتێکی وابێت پێتان وایە هاتنی ترامپ لەسەر مەسەلەی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان چ تاسیرێکی بێ لە ئەگەری گۆڕانکاریەکان لە ئێرانە تەمان کوردستان هەمیشە لە هەموو ناوچەکانی تریش لە هەموو پاچەکانی تریش هەروە بووکە کوردستان توانیویەتی تاسیری ببێ لەسەر گۆڕانکاریەکانی ئەو شوێنەی وا لەوێ جێگیر بووە جا لە تورکیا بوو یا لە سووریە بووە یا لە باشوور بووە ئەگەر چی لە تورکیا بەڵام ئێمە لە باری سیاسی و لە ساحەی سیاسی ئابینێت چ تاسیراتێکی بووە لە هەر حاڵە پێتان وایە لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان هاتنی ترامپ چ تاسیرێکی بێ و مەسەلەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان چۆن ئەتوانێت لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی وایە لە ناوچایە خۆی هاواهەنگ بکە کە لاگەری گۆڕانکاریەکان ئەوانش بتوانن موقعیەتی ئەو داخوازیانەی کورد کە ساڵیان ساڵ چەند ساڵ لە کۆماری ئیسلامی هەوڵیان بۆدا و شۆڕشیان بۆ کردووە بێتە دیە نزیک بنەوە لە بەدی هاتنی ڕاستە بەڕاستی ئەوەی کە پێشبینی دەکرێت بۆ داهاتووی ئێران بۆ هاتنی ترامپ ئەوەیە کە ترامپ بە فەرمی باسی لەوە کردووە کە گوشارەکان دەگەڕێنێتەوە بۆ سەر ئێران گەمارۆ قورسەکان و ئەمە پێدەچێت لە سێمانگی یەکەمی دەسەڵاتدارێتی خۆیدا تاقیب بکاتەوە بۆ ئەوەی کە پاشەکشێکی گشتی بە ئێران بکات لە پرۆگرامی ئەتۆمی لە پرۆگرامی
موشەکە دووراوێشتەکانی دەستێوەردانەکانی زیاتری لە ناوچەکەداوە بۆ ئەوەی کە ئاسایش و سەقامگیری ئیسرائیلیش بپارێزرێت. بەڵام لێرەدا بابەتێکە هەیە ئەوەیە کە هاوکات لەگەڵ گوشارەکان لەلایەن ئەمریکاوە بۆ سەر ئێران، ئیسرائیل تابووی ئەوەی شکاندووە کە هێرش بکاتە سەر ئێران و ئێرانیش بە هەمان شێوە هەمان تابووی شکاندووە. ئێران گۆڕینیان هەڵسو کەوتی جیاواز لە دکتۆرینی ئەتۆمی خۆیاندا دەکەن کە ئەمە هێڵی سووری ئیسرائیلەوە. ئیسرائیل هیچ کاتێک پێمانێک کە ئەمە قبوڵ بکات کە ئێران بەرەو پێشەوە بڕوات. بۆیە هاوشان لەگەڵ ئەو گوشارانەی کە ئەمریکا باسی لێ دەکات دەیخاتەوە سەر ئێران، ئیسرائیلیش دووبارە دەتوانێت ئەو ڕێگە ببڕێتەوە ئەم جارە ئاسانتر بۆ ئێران و هێرشێک ئەگەر بیاوێت هێرشێک کاتە سەر پرۆگرامی ئەتۆمی ئێران. بۆیە ئێران لە 4 ساڵەی داهاتوودا کە دۆناڵد ترامپ لەسەر دەسەڵاتە پێدەچێت کە تووشی گۆڕانکاری زۆر بنەڕەتی بێتەوە و ئەوەی کە بیانەوێت پاشەکشەیەکی گشتی پێ بکەن لە زۆر بواردا پرسی پرۆگرامی ئەتۆمی، پرسی پرۆکسیەکان، پرسی موشەکە دووراوێشتەکانی دڕوونەکانی و هاوکات یەک بابەتی دیکەش کە هەیە ئەوەیە کە هاتنی ترامپ بەواتای ئەوەیە کە ترامپ دەیەوێت شەڕ لە ئۆکراینی ڕابوەستێنێت. ڕاوەستانی شەڕ لە ئۆکراین لە نێوان رووسیا و ئۆکرایندا ئەتوانێت کە ئێران بکا بە قوربانی ئەو ڕێکەوتنەی کە دەکرێت لە نێوانی ترامپ و پوتیندا. بڵێ من پرسیارێکی ترم نەماوە بە بزانین هاتنی ترامپ چی ڕوەدا و ئەبێ بە چی حتمما بۆ ئەو پرسە ئەگەر پێویست بێت چاوپێکەوتنی تریشمانە بێ لەسەر مەوزوعە بەحسی زۆر چڕوپڕ و باش کرا بەڕاستی. زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا کاک مەیسەم. زۆر سپاس کاک محەممەد. بەگو ئاخر خاڵ ئەتوانم ئەوەش بڵێم کە ڕۆژهەڵاتی کوردستان پێویستی بە یەک ڕێژێکی ناوخۆی ناوماڵی کورد هەیە. بەڕاستی حیزبەکان دەبێ هەمویان پێکەوە ڕێک بکەون لەبەرەوەی کە جۆری قەیرانەکان و کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە نازانین کە چۆنە لە کام لایەنەوە سەر هەڵدەدات ئەکتەری نادەوڵەتی دەوری گرنگ دەگێڕێ. بۆی ڕۆژهەڵاتی کوردستان دەبێت هەمویان هێزەکان پێکەوە ڕێک بکەون، ناوەندێک بۆ ڕۆژهەڵاتی کوردستان پێک بێنن، کێشە و گرفتگەلێکە لە ڕابردووە هەبووە ئەم کێشە و گرفتانە وەلاوە بنێن لەبەرەوەی کە لە کاتێکدا ئەگەری هەیە قەیران لە ئێرانە ڕوو بدات کە ئێمە چاوەڕوانیمان نەبێت و واقعیتەکەش ئەوەیە کە من دەتوانم لە ڕێگەی ئەم کەناڵیەوە باسی لێ بکەم ئەوەیە کە ڕەوتی ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە 7 ئۆکتۆبرەوە دەستی پێکرد گەڕانەوە وەستانی نییە، دەڕواتە پێشەوە یەکە سیاسیەکانی سەر بە ئێران دەیخات یەک لە دوای یەک وەکو دۆمینە و ئێمە نازانین کە کەی ئەم یەکە سیاسیەکە قەرارە گورزی بەرکەوێت فشاری بەرکەوێت لە ناوخۆی ئێران کەیە. بۆیە دەبێت پێشوەختە ئامادەگیەکمان هەبێت و هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەمویان بتوانن پێکەوە ڕێک بکەون و لەژێر چەترێکە یەکگرتوو. بەڵێ زۆر سپاس. تەبعەن ئەو مەسەلە لە کوردستانە تەجربە کراوە پێشتر لە کاتی ڕوخانی ڕژێمی شاو هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی و تەجربەی ئەوە هەیە و دەستکەوتیشی بووە ئەو کۆبوونەوانەیە و سەردەمە و پێکاتنی ئەو هەیەتی نوێنەرایەتی خەڵکی کووردە هەرچەند ئێستا وەزیەت گۆڕدراوە بەڵام 100% توانێ هەنگاوێکی زۆر باش بێت وەکو بۆ خۆشانە باشتان پێکرد. زۆر سپاس دیسان بۆ بەشداریتان کاک مەیسەم. زۆر سپاس دەستان خۆش بێ. زۆر سپاس. زۆر خۆشحاڵ بووم کەم جارش لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەشدار. زۆر مەمنون. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەو جۆرە هاتینە کۆتایی ئەو جارەی بەرنامەی دیالۆگ. هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشان بۆ باوە دەخوازم.